بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕۆژی سێشەممە کۆبوونەوەی سێسەرۆکاتەکەی هەرێم و حیزبە کوردستانیەکان بامەدەبوونی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق لە هەولێر بەڕێوە چێت و تێیدا تاوتوێی هەڵوێستی لایەنە کوردیەکان لەبارەی هەڵبژاردننی پێشوەختە و گۆڕانکاری لە دەستور دەکرێت. بۆ قسەکردن لە سەرم پرسە لە ستۆدیۆی سەرەکی میوانداری بەڕێز بێستون سابوراوەیی مامۆستای زانکۆ هەروە لە هەولێریشەوە دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان قسە لە سەرم پرسە دەکەین. دوای 11مین ڕۆژ لە بەردەوامی خۆپیشاندانەکانی عێراق وا بڕیارە ڕۆژی سێشەممە لە شاری هەولێر کۆبوونەوەی سێسەرۆکاتیەکەی هەرێم و حەزبەکان با ئامادەبوونی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق ئەنجام بدرێت. بەرنامەی کۆبوونەوەکە تایبەتە بە تاوتوێکردنی خۆپیشاندانەکانی عێراق و پرسی هەمواری دەستور و هەڵبژاردننی پێشوەختە و چۆنیتی مامەڵەکردنی کورد لەگەڵ گۆڕانکاریەکانی عێراقدا. باپەی زانیاریەکان لە کۆبوونەوەی سێسەرۆکاتیەکەی هەرێم و حەزبەکان دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق وتارێک لەبارەی هەمواری دەستور و گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردنەکان پێشکەش دەکات. دوای دەستپێکردنەوەی خۆپیشاندانی بەغدا و چەند پارێزگایەکی عێراق لە 25 مانگی ڕابردووەوە داواکاریەکانی خۆپیشاندەران بۆ هەمواری دەستور و دەست لە کارکێشانەوەی سێسەرۆکاتیەکە و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە چڕبوونەتەوە. دوای بەرفراوانبوونی خۆپیشاندانەکانی شمەرجایەتی باڵای شیعەکانی عێراق و چەند دین لایەنی عێراقی پشتگیری هەمواری دەستور و گۆڕینی سیستمی سیاسی دەکەن. ئەوکات پەرلەمانی عێراق لیژنێکی 18 کەسی لە کوتلە سیاسیەکان پێکهێناوە بۆ هەمواری دەستور هەریەکە لە سەرۆکی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان لە پەرلەمانی عێراق ئەندامی لیژنەکەن ڕۆژی سێشەممەش یەکەم کۆبوونەوەی لیژنەکە بەڕێوە دەچێت. بەردەوامی و سووربوونی خۆپیشاندەران لە سەر داواکاریەکانیان بۆ هەمواری دەستور و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە کاتێکدایە تا ئێستا لایەنە کوردیەکان یەک دیدی هاوبەشیان لەبارەی مامەڵەکردن لەگەڵ داواکاری خۆپیشاندەران و هەڵبژاردننی پێشوەختە نییە. لە بەغدا نوێنەرانی کورد لە سێسەرۆکاتیەکەی عێراق هەماهەنگیان لەبارەی خۆپیشاندان و پێشاتەکانی دۆخی عێراق نییە. وێڕایەوەی لە پەرلەمانی عێراق فراکسیۆنە کوردیەکان نەیانتوانیوە هاوپەیمانی کوردستانی دروست بکەن. لە هەمان کاتیشدا پارتی و یەکێتی لە سەراستی هەرێم لەبەری کارکردن بۆ دروستکردنی یەکڕێزی کورد لەبارەی گۆڕانکاریەکانی عێراق یەکتری با جێبەجێ نەکردنی ڕێککەوتنی نێوانیان بۆ پێکهێنانی حکوومەت تۆمەتبار دەکەن. لا چەند ڕۆژی ڕابردووشدا وتەبێژی یەکێتی ڕەخنەی لا پارتیگرت لەبارەی قبوڵ نەکردنی کاندیدەکانی یەکێتی بۆ پۆستە حکومیەکان و زیادکردنی چەندین یاریدەدەر با پلەی وەزیری باڵا لەلایەن مەسرور بارزانیەوە. لەلاکی دیکەوە باهۆی ململانەی حەزبی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 هەردوو پارتە دەسەڵاتدارەکە لە سەردانانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووک ڕێک نەکەوتون و با هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانیش لەلایەن پەرلەمانی عێراقەوە ڕاکان جبوری پارێزگاری بە وەکالەت تا هەڵبژاردننی 1 نیسانی ساڵی داهاتوو لە پۆستەکەی بەردەوام دەبێت. ئەمەش وا دەکات هاوڵاتیانی کورد زیانمەندی یەکەم بن و پرۆسەی تعریب و گۆڕینی دیموگرافیاش بەردەوام دەبێت. بابڕای چاودێرانی سیاسی لانە کوردیەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆخی عێراق لە پێناو بەدیهێنانی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پێویستیان بە دیدێکی هاوبەش و یەکڕێزی هەیە. بەڵام تاوەکو لە سەر ئاستی کوردستان دادپەروەری بەدینێت و گەندەڵی کەم نەکرێتەوە و شەراکەتی حکومڕانی نەبێت بەدیهێنانی یەکڕێزی کارێکی قورسە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. مامۆستا بێستون لەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزان لەسەر سێشەممە کۆبوونەوەی سێسەرۆکاتیەکەی هەرێم و حیزبە کوردستانیەکان و سەرۆکۆماری عێراقیش ئامادەیە بەڕێوە دەچێت
سەرنجی بەڕێز پێ دوایە کۆبوونەوەانە کۆبوونەوەی گرنگن بە ئاراسی یەک هەڵوێستی کورد لەبارەی ڕووداوەکان و یاخود بۆچی تاکوێستە کورد هەڵوێستێکی دیدێکی هاوبەشینی بەڵێ ئەم کاتتان باش هەموو لایەک ئەوانەی کە گویان لە ئێمە چاوێن لە ئێمە هەموو کاتێکیان باش وەزعەکان لە عێراق خۆ دەزانی بەرەو ئالۆزیەکی زۆر زۆر چوە ئەو ئالۆزیە کێشەی زۆری بۆ بواری یاسایی هەروەها بواری دەستوری چ لە عێراقەوە لە چ هەرێمی کوردستانە دروست ئەکا چونکە ئێمە ئەوەندەی کە ملاحەزەمان کردووە کێشەکان یان ئەو خۆپیشاندانانەی کە ئەکرێت لە عێراقا زیاتر ڕووی لە دەستکاریکردنی دەستورە و هەروەها ڕووی لە گۆڕانکاریکردن لە حکومەتە یان هەر هەڵەشاندن و ڕوخاندنی ئەم حکومەتی کە ئێستا هەیە بەبێ ئەوەی کە بەدیلەکان دیار بن یان بەدیلەکان بەوازحی تاکو ئێستا نەهاتوونەتە سەر ساحەکە و ئەوەندەی کەم ملاحەزە دەکرێت لەلایەکەوە خۆپیشاندانەکان کە هەند خۆپیشاندانێکی عەفەوی و خۆ بەخۆ دیارن بەڵام لەلایەک تریشەوە هەست بەوە دەکرێت کە هەندێک محاولات هەیە بۆ جڵەوگیرکردنی و هەروەها سواربوونی ئەو شەپۆلە لەلایەن هەندێک لە قیادەکانی عێراقی و هەندێک لە ئەحزابە سیاسیەکان ئەمە بە تەئکید خۆی لە خۆیدا دەبێتە کێشەیەک دووبارە بۆ هەرێمی کوردستانیش چونکە ئەوەی کە عیلاقەدارە بە گۆڕینی دەستور یا دەستکاریکردنی دەستور دیارە یان مەرامەکان لە پشت ئەوەوە وازەحن چونکە دەستور تاکو ئێستا خۆی بە شێوازێکی ڕێکوپێک جێبەجێ نەکراوە تاکو گۆڕانکاری تیادا بکرێت و ئەو یاسایانی کە لە دەستوردا هەن عیلاقەدار بە حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی عیلاقەدار بە ئەو شوێنانەی کە ئێمە پێیان دەڵێن شوێنە کوردستانیەکان و ئەوان پێی دەڵێن شوێنە جێناکۆکەکان متەنازە عەلەیها تاکو ئێستا لە دەستورە کە مادەی 140 بە شێوازێک جێبەجێ نەکراوە کە بەپێ ئەو داخوازیانی خەڵکی کوردستان بێ لەبەر ئەوە من پێم وایە بێ دەستکاریکردنی دووبارەی دەستور و هەوڵدان بۆ گۆڕینی دەستور ئەو نەعرەتە و نەزعانەی کە ئێستا هەیە لە ناو عەرەبەکانە بۆ گۆڕنی دەستور من پێم وایە بێت تایبەت دەبێت بە دەستکاریکردنی ئەو قەبارەی کە ئێستا لە کوردستانە هەیە لە کوردستانی باشوورە هەیە من پێم وایە بێ کێشەکە بەرەو ئەوە دەچێت کە ڕۆژە دوای ڕۆژ بەخۆت ببێ و ئالۆستر ببێ ئەم کێشەیە بەرۆکی ئێمەی گرتووە ئێمە وەکو خەڵکی کوردستان وەکو حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە وەکو حکومەتی هەرێمی کوردستان هەمومان پێویست بەوە دەکات یەکریز بین پێویست بەوە دەکات حیزبەکان بەس ئێستا یەکریزی نییە وایە وەکو پێویست تاکو ئێستا یەکریزیەکە بەو شێوازە نییە کە ئێمە بارتەقای ئەو هەڕەشانەی کە لە بەغدا هەیە لە ناو شارە عێراقیەکان هەیە لە ناو حیزبە سیاسیەکانی ناو عێراقەوە ئەوانەی کە پەرلەمانی عێراقی بەڕێوە دەبن و لەوێ شوێن دەست و نفوزیان هەیە تاکو ئێستا ئێمە یەکگرتوویەکەمان بارتەقای ئەوە و هاوسەنگ لەگەڵ ئەو مەترسیە گەورەی کە لەوێ هەیە ئێمە یەکگرتوویەکەمان تاکو ئێستا نەهاتوێتە ئەوەی کە پارسەنگی ئەوە بداتەوە ئێمە پێویستمان بە یەکگرتوویەکی بەقوت هەیە من پێم وایە بێ ئەمڕۆ یاسبینێ ئێمە پێویستە ئەگەر هاتنی کاکتۆ بەرهەم وەکو کوردێک بێ یان وەکو ئەندامێک بۆ سەرکردایەتێک لە یەکێتی نیشتمانی کوردستانە بێت و وەکو حیزبێک لەگەڵ حیزبەکانی ترا دابنیشن من ئەوە بە شتێکی زۆر بەرزانم بەڵام ئەگەر لە حاڵەتێکا وەکو ڕئیسی جمهور هاتبێ ئەوە لەوانەیە مەوزوعەکان جیاوازیکی تریان هەبێت لەم حاڵەتیانە ئەگەر وەکو ڕئیس جمهور کامێک هەیە لەو سەردانێ ئەوە خۆت ئەزانی کاکە حکمەتکە ئەمە شتێکی بەدیهی ئەگەر لە حاڵەتێکا وەک سەرۆک کۆماری عێراق هاتبێ بە تەئکید وەکو عێراقیەک ئەو کاتە قسە دەکات یعنی ئەو کاتە بیر لەوە دەکاتەوە بەرژەوەندی هەموو عێراق لە چی داوا تەسەڕوفکە بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا وەکو کوردێک و کوردستانی کات پێ دەبێت لە پێشەموان و بیر لەوە بکاتەوە کە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پێشەوە چیە و لە چوارچەوەی بەرژەوەندەکانی عێراقدا چۆن دەتوانین ئێمە هەڵسوکەوت بکەین و هەروەها ئەو پەیامەی کە ئەو پێیەتی لەو حاڵەتەدا دەبێتە پەیامێکی تر یعنی کاتێکە وەک سەرۆک کۆمار داخل دەبێ پەیامەکەی عێراقیانەیە و کاتێک پەیامێکی پێبێ لە ناو عێراقیەکانەوە بۆ حیزبەکان من پێم وابێ ئەوە بەیانی دەردەکەوێت چونکە کۆبوونەوەکان بەیانی دەردەکەون نەتیجەکان بەرەو چی دەڕات و چی دەبێت و ئایا کورد لێرە پێویستی بە ئەو یەک هەڵوێستە کە هەیە ئایا ئەو یەک هەڵوێستیە دروست دەبێت و ئایا دەوری سەرۆک کۆمار لەم حاڵەتیانە پۆزیتیڤ دەبێت یان نێگەتیڤ دەبێت بێنێ دەردەکەن. سپاس دەکەم مامۆستا دکتۆر ڕێبین جەنابیش بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر کۆبوونەوەی سپەی حیزبەکان و سێسەرۆکاتێک هێرێم و سەرۆک کۆماری عێراقیش بەشدارەوە سپارت بۆش کە هۆکاری چێکە تاکو ئێستا لەبارەی خۆپیشاندانەکان و لەبارەی هەڵبژاردننی پێشوەخت لەبارەی دەستورەوە هەمواری دەستورە کورد دیدێکی هاوبەشی بەیەکەوەی نییە.
بەناوی خی گەورە و میهرەبان ڕێز و سڵاوم بۆ جەناب تو سەرجەمبینەران و مامۆستا لە ڕاستیە کۆبوونەوەکەی سبەینێ درێژە پێدانی ئەو کۆبوونەوەیە کە بەڕێز سەرۆکی هەرێم کاک نێشیروان بارزانی هەستا پێی و سەرجەم پارتولانە سیاسیەکانی پێشە ڕۆژێک کۆ کردەوە و درێژە پێدانی ئەو کۆبوونەوەیە کە دەبێ ئێمە وتارێکی هاوبەشمان هەبێت بۆ ئەو گێژا و گەردەل و لێ نادیارەی کە عێراق ئەخاتە تونێلێکی نادیارەوە نازانین سەری ئەو سەری بەکوێ دەگا و ئەمە ئەو ڕۆژەیە کە جەنابی سەرۆک بارزانی دەیوت ئێمە ڕێفراندۆمەکە بکەین و خەتوڕەت و ڕیسک بەڕوو ببینەوە مەترسیەک بەڕوو ببینەوە باشترە لە مەترسی مەجهولیەت لە مەترسیەوەی کە ئێستا عێراق بەرەوە مەجهولیەت و نادیاری دەڕوا و ئەو تونێلە تاریکەیە کە نازانی سەری ئەو سەری بەکوێ دەگا لەبەرەوەی هەرچەندە هەوڵێکی یعنی زیاتر هەیە بۆ مانەوەی ئەم حکوومەتەی ئەمەی ئێستا چونکە ئەم بابەتەی خۆپیشاندانانەی عێراق درێژە پێدانی کۆمەڵی خۆپیشاندانی دیکەیە ئەگەر لەسەر ئاسی ناوچەکە سێری بکەی لە لوبنانەوە دەست پێ دەکات لە حوسیەکانی یەمەنەوە کە ئاڵای سپیان هەڵکرد و خۆیان لە هەژبوونگەرایی ئێران دوورخستەوە و ئێستا ئەمە شەڕی حوشەی پشتەوەی ئێرانە لە عێراقا دەکرێت بە قۆستنەوەی ئەو هەموو ناڕزایانەی کە خەڵکی عێراقی هەیەە چونکە مێژووی ئەم خۆپیشاندانانە ئەگەر تەماشا بکەین دەگەڕێتەوە بۆ بێژێکی دوورتر و کابینەکانی پێشووتر کە ئیتر وردە وردە بەڵام دوای ئەوە کە گۆداوەکاری خۆپیشاندەران بریتی بوو لە خزمەتگوزاری هەندێک حیزب و لایەنی سیاسی عێراقی هاتن سواری شەپۆلی خۆپیشاندەرەکان بوون و ئێستا داواکاری سیاسیشی چۆتە پشت بڵێن لە ناو خۆپیشاندەرەکانە سەری هەڵداوە کە بریتە لە گۆڕینی سیستەمە سیاسیەکە گۆڕینی سیستەمی سیاسی و گۆڕینی دەستور و بەبێەوەی بشزانن کە چمانایەک دەگەێنێ بەبێەوەی کە چ دەرەنجامێکی لێ دەکەوێتەوانێت چونکە گۆڕینی سیستەمە سیاسیەکە مانای وایە پلیشانەوەی مافەکانی خەڵکی کەمینەکانی دیکەی عێراقا ئایا گەڕانەوەی بۆم ڕەبعی پێش 2003 و ئازادکردنی عێراق ئایا وەرگڕاگرتنی باڵانسێکە لەو بینەداد لێرەدا بۆیە کورد دەبێ خەتی سووری خۆی دابنێ کە بریتی بێ لەو دەستکەوتانەی لەو دەستورە دانووسراوەتەوە هەرچەنە هەر حبر علاوەرەقیشە یعنی ئێستا ئێمە وەکو ئاشەڕێ لەسەرەوە بکەین کە هەژ نەبێ ئەو نووسینەی لەسەر وەرەقەیە نووسراوە بمێنێتەوە وەکو خۆی و ئیلا خۆی جێبەجێ نەکراوە چونکە عێراق 35 ساڵ لە 1970 تا 2005 دەستورێکی موقەتی هەبوو کە هیچ دەوڵەتێ نییە 35 ساڵ لە حاڵەتی موقەتیا بێ دوایی لە 2005 تا 19 دەستورێکی معەطەلی هەیە کە جێبەجێ نەکراوە ئێستاش دێن دەڵێن وەرە با بیکەین بە دەستورێکی معەدەل بۆیە ئەم حاڵەتە لە عێراقا ئەوەیە کە عێراق نەبوو بە دەوڵەت هێشتا بە معنای کەلیمە باشە بەس وتت ئێستا کۆمەڵێک لایەن پشتگیریمانەوەی حکوومەت دەکەن یاخود بە دیاریکراوی کە ئێمە بەنامەی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمە بوو بۆچی پشتگیری لەمانەوەی عادل عەبدولمەهدی دەکەن هەندێک بۆ چوون هەبوو کە پێیان وابوو ئەم ڕاستەوخۆ پشتگیریکردنە ڕەنگە لە ئایندەدا زیان لە هەرێمی کوردستاندا سەرنجی بەڕێزت چێ لەو بارەیە ئایندەکە نازانی چییە تا سەرمان لێبدایان نا چونکە ئایندەی ئەم حکوومەتە ئەگەر تەکنۆکراتە دوایەمین فرسەتی مانەوەی عێراقە وەکو عێراق چونکە جەنرال دەیڤید پەتریۆس ئەو سوپاسسالارەکەی ئەمریکا لە عێراق وتی ئەگەر ئێمە دوای داعش و هاتنی داعش هەر یەکە بچێتەوە ماڵی خۆی وەوا بزانین کە لە دوای بڵێن حوزەیرانی 2016 ئیتر هیچ شتێک ڕووی نەداوە ئەمە هەڵەیەکی گەورەیە لەبەرەوەی ئەو ڕووداوانەی کە بەسەر عێراق هاتبوو کەم نین و دروستکردنی دەوڵەتێ لە ناو دڵی دەوڵەتێکا و سونە بەجیابەوە و کوردستان ڕفراندۆمی 25 نوێی کردو و جیابەتەوە بە شێوەیەکی ئاشتیانە دەیویست ئەو هەموو خۆپیشاندانێکی شیعەکان لە جنوبا هەبوو ئەمە مانای ئەوەیە کە ئەم کابینە وەزاریە تەکنۆکراتە فرسەتی ئەخیری ڕزگارکردنی عێراقا وەکو عێراق ببێنێتەوە چونکە حکوومەتی تەکنۆکرات کاتێک کە حیزبێکی لە دواوە نییە بڵێن مزایداتی سیاسی بکە بۆ ئەوەی کە لە انتخاباتی داهاتوە بیباتەوە ڕۆک و چۆن لە دەوڵەت القانون و حیزبەکانی دیکەی عێراقا بینیماندایان کرد دەتوانێت ئەم حکوومەتە تەکنۆکراتە مافی سونە و کورد بدا بەڵام حکوومەتێکی دیکە کە حیزبێکی لە پشتەوەیە و انتخاباتی لە پێشەوەیە ناتوانێت ئەو هەموو بڵێن مساومەیە بکات لەسەر حسابی پێکهاتەکەی خۆی کە شیعەیە بۆ دوایەمین دەرفەت
بۆ مانەوەی عێراق وەکو عێراق و جێبەجێکردنی دەستور بریتە لە حکوومەتی تەکنۆکرات. باشە بەس دکتۆر بۆ حکوومەتەکە تەکنۆکراتەوە لە کوردستان مەسەلەن وەزیری پارتی و یەکێتیە خۆیان مەسەلەن بەشدارن لەنگە لە عێراقی شەر وەزیری لایەنەکانی ترە عادل عەبدولمەهدی بەڵێ 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 نا عادل عەبدولمەهدی خۆی وەکو حیزبێک نییە وەکو تەحالوفێکی لە پشتەوەیە کە سائیرون و فەتحە و ئێستاوی کە مشکلەکە ڕووی داوە لەسەر دوو لاق وەستاوە ئەو حکوومەتە لایەکیانی سائیرونە لایەکیانی فەتحە ئێستا سائیرونەکە دەولەوە پێش دەیوت ئەبێ لا بچێ ئەم حکوومەتە و فەتحەکەش دەیوت نەوەڵا بێ بمێنێتەوە چاکسازی بکە ئەم دوانە دەرکەوت کە ئەمە تەحالوفی ڕاستی جددی نین بەڵکو تەنها تێلێک تێگەیشتنە تەفاهمە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ تەفسیر و شرۆڤە غەڵەتەی دەقەکەی دەستوری عێراقی لە کاتی هەڵبژاردننی ئايات عەلاویە کاتێک کە مەبەستیان لە تەحالوف لە دەستورەکە دەڵێت تەحالوفێک ببێ اینجا زۆرترین گەورەترین تەحالوف دەبێ حکومت تێبکات و دابمەزرێنێت لە تەفسیری دادگای باڵای فیدراڵیا وتی مەبەستمان لە تەحالوفی دوای ئینتیخاباتە بۆ خۆی ئەم تەحالوفی دوای ئینتیخاباتە لەسەر بەرژەوەندی خوازیەمانەوەیە کە دەنگی خەڵکی و جەماوەری جادەی لە پشت نییە ئەو تەحالوفانە چونکە لە دوای دەنگدان دێتە ئاراوە بۆیە زۆر بە ئاسانیش دەتوانێت خۆی لەتکە و دەتوانێت ئەو حکوومەتەی کە ئەو لەسەری چێکراوە بیناکراوە بەم شێوەی کە ئەمڕۆ لەوەی عادل عەبدولمەهدی بینیمان ژێوان ببنەوە لە ئیتفاقەکە لە ساڵی یەکەمیە کە لە ساڵ 75 بەرنامەی کارەکەی جێبەجێ کردووە بەپێی راپۆرتی پەرلەمانی عێراقی بۆیە ئەو تەحالوفە جددیە لە عێراقا نەبوو بۆیە ئەم حکوومەتەش کەوتۆتە شلۆقی و ئەگەری لە ناو سوپاس دەکەم دواتەگرم و لای بەڕێز دکتۆر مامۆستا بێستون بەڕێز وتت ئەو یەکریزێک کە دەبووە هەبووە بەقەدە و ڕووداوانینیە کە لە عێراق هەیە هۆکارەکەی چیە مەسەلام یەکریزیە دروست نەبووە لە کوردستان زای چۆنکە حکومەتۆ جنابە دەزانی کە حیزبەکان و سیاسەکانیش هەمویان ئینسانن و ئینسانەکانیش هەمیشە متەئسیرە بن بە دەرهاویشتەی ئەداکردنی عیلاقات لە بین یەکترا یعنی ئێستا ئێمە چۆن ئەدای عیلاقاتی خۆمانەکەین ئەو حیزبانی کە لە هەرێمی کوردستانە ئێستا و لەسەر و هەمویان و پارتیۆچێتی کە لە کوردستانە ئەتوانن کاریگەر بن و بڕیاردەر بن و ئاڕاستەی ڕووداوەکانیش بگۆڕن باش ئێمە بینیمان کە یەکێتی پارتی تاکو ئێستا پێش ئەو قەراری پەرلەمان بۆ هەڵۆشانەوەی ئەنجومەنی محافەزەکان تاکو ئەو کاتە ڕێک نەکەوتین لەسەر دانانی محافزێک بۆ کەرکووک باشە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین پاڵێوراوی پێشکەش کرد پارتی دێ ئەمنا ئەیکێکی تر ئەمنا ئەو تاکو ئێستا هێنای و ئەم عیلاقاتە بە معلقی بە هەڵواسراوی مایەوە بەڵام لە هەمان کاتیشە بە دەراویشتەی خراپ بە دەراویشتەی باشنا یعنی لە جاتی ئەوەی ئەم عیلاقاتە کە هەیە لە بینی یەکێتی و پارتیە نەکە لەسەر مەسەلەی کەرکوو لەسەر چەندین مەسائلی تری حکومدارەتی کردن حتا لە ناو کابینەکەی کاک مەسعود کردووە ئەو مەسەلەی ناوخۆی کوردستان تەسیری هەیە بۆ یەکڕێزی لەگەڵ بەغداد بۆ نەچەوەی کەرکووک مەسەلەی پێکهێنانی حکوومەت و ناکۆکی لەبارەی ڕێکەوتنەکە وەکو عەرزم کردی هەمومان ئینسانین یعنی حتا ئەو کەسێک کە بڕیاردەرە مەسەلەن لە هەرێمی کوردستانە لە عێراقا لە دنیادا لە ئەمریکا لە هەریەکێ لە وڵاتانی کە لە دنیادا هەیە یەکەم کەس یان مەسەلەن چەندین کەس لەوانەیە کاریگەریان هەبێت لەسەر بڕیاردان خۆ لەوانەیە لێپرسراوی وڵاتێک بە قسەیەکی ناخۆش بە قسەیەکی ناشرین بگاتەوەی کە قەرارێکی مەسیری بە قۆت بدا مەسەن وڵاتێک وێرانکە لەوانەیە لە نەتیجەی قسەی ڕقی یەکێک لە ڕئیسەکانی تری بەرامبەری بێت یان لەم حاڵەتا من وەستم ئەوەی یان ئینسانەکان لە هەر پلە و پۆستێکا بن کاریگەری حاڵەتە نەفسیەکە علاقاتەکە و هەروەها ئەوەی کە ناگەن بە یەکتری کاریگەری دەبێت و دووبارە ئەم کاریگەریانە مەبەستم لە ئەوەیە ئەم کاریگەریە سلبیانە کاری کردوێتەوە سەر عیلاقات لە بینی حیزبەکانە ئەجا ئەمە لە حاڵەتێکە کە تۆ پارتی و یەکێتی تەماشاکەی بەڵام حیزبەکانی تریش ئەوانی تریش کە لە پەرلەمانی کوردستانە هەن ئەوانیش هەرێکە بە نوعێکی تر کێشیان هەیە لەگەڵ ئەدای حکومەت ئەو حکومەتی کە پارتی تاکو ئێستا سەرپەرشتی دەکات هەمویان بە یەکێتیشەوە جۆرێک لە کێشیان هەیە لەگەڵ ئەم حکومەتی کە ئێستا هەیە ئەم کێشانە دەبێت هۆی دروستکردنی جۆرە لە دەردۆنگی ڕەنگی خەڵک بێ کاتیەوەی کە یەکێتی
لەم دۆخە ئەستیارەدا باسی بکە کە ڕێکەوتنەکەمان جێبەجێ نەکراوە باسی دۆخی کەرکووک دەزانیت چۆنە کاکە بۆ نمونە یاخود من ئەمە بەستەنها وەکو حاڵەتی دەرونی بۆ جەنابەت باسەکەمانی ئەمە وەکو حاڵەتی دەرونی کاریگەری خۆی هەیە تۆ باسی ئەوە دەکەی پرسیاری ئەوم دەکەی ئایا هێشتا یەکریزی لە ناو خەڵکی کوردستانە پێویستی بەوە هەیە کە دروست ببێ و هۆیەکانی چێوانی هۆیەکەش ئەمەیە ئێمە هەر بێم یەکریزیە دروستکەی یەکریزیەکە هەر بێ دروستکرێ بەڵام لە هەمان کاتە عیلاقاتە کۆنەکان دەرهاویشتەی ئەو کێشەی کە لە ناو عیلاقاتەکانە هەیە کاریگەری دووبارە لەسەر حاڵی ئێستا هەیە یعنی کاریگەری لەوانەیە هەبێ لەسەر هەڵوێستی یەگرتووی ئێمە لە بەرامبەر عێراق لە بەرامبەر ئەو مزاهرانێک کە دەکرێن ئێمە با ئەو مزاهرانە بە تەبیعی وەرنەگرین ینی بە شتێک وای وەرنەگرین کە بڵین وڵای هیچ عیلاقێکی بە ئێمە نیە کاریگەری لەسەر ئێمە نابێت ئەو مزاهرانە ئێمە وەکو خەڵکی کوردستان ئەبێ لە بەرچاومان بێ هەڕەشەیە لە هەولێر لە سلەیمانی لە کەرکووک لە دهۆک و لە سروانگەیەکەوە ڕەشەیەکی گەورەیە چونکە ئەم مزاهراتانە سەر خەڵکیان دەسەڵاتداران بۆ ڕەشەیە لەسەر ئەو تەجروبەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە هەڕەشەیە لەسەر ئەو کیانەی کە کورد هەیەی کە خۆ دەزانی ئەمە لە هەرێمی کوردستانە ئێستا لێرە ئەم کیانە حکومی کە هەیە بە بەشێک لە کەرامەت و لە شەرەفی خۆمان ێزانین یعنی پارێزگاری نەکردن لەوە و وردەوردە تێکشکانی ئەوە یعنی کەسێتی ئینسانی کورد تووشی تێکشکانە بێ ئێمە ئەبێ وا تەماشای ئەم کیانە بکەین کە ئێستا هەرێمی کوردستانی تیا بە هەموو گلەیەکانیشمانەوە لە هەموو بوارەکانە کە گلەیمان هەیە لەسەر حکومەت و ئەدای حکومەتی هەرێمی کوردستان بەڵام لە هەمان کاتیشە خۆ ئەمە بریتە لە ئەو چوارچێوەیە کە شەرەف و کەرامەتی ئینسانی کورد دەپارێزێ یعنی خۆی ئەگەر واش نەبێ بێ وابێ یعنی ئەگەر لە حاڵەتێکە ئەوەشی پێ نەکرابێ ئەم حکومەتی خۆمان ئەم کیانەی بەو شەوازە پێ دروست نەکرابێ ئەم پارێزگاری ئەم پەرژینەی پێ دروست نەکرابێ بەڵام ئێمە دەبێ وای دابنین کە وایە و هەروە لێشی داوا دەکەین کەوا ئێستا مەسەلەن کە بۆ نمونە ڕێکەوتنی پارتی ویکێتی لەبارەی حکومەتەوە بە باشی جێبەجێ نەکراوە کێشەی پارێزگارەیە ئێستا بە تایبەتی پارتی ویکێتی دەتوانن دیدێکی ئاو بەش دروستکەن لە بەرامبەر عێراق و مەسەلەی هەڵبژارنی پێشوەختە گۆڕینی دەستورە ئێستا ئێمە وەکو یەکێتی و پارتی مەحکومین بە پەلە ڕێکەوین و اتفاقکەین لەسەر یەک ئەجندایەکی دیاریکراو و هەروەها ئەو سیناریوانەی کە هەن ئەو ئەگەرانەی کە هەن احتیمالات ببن بە دەرهاویشتەی ئەم مزاهراتانەکە لە عێراق هەیە بەڵام بەچی دەکرێت ئەگەرەکان لێک بدرێتەوە هەم بەچی دەکرێت دڵسۆز دەکرێت بە لێکدانەوەی سیاسی دەکرێت بە قیادەی سیاسی هەموو حیزبەکان بەیەکەوە دابنیشن بیر لە حەلێک بۆ ئەو بکەنەوە و هەروەها ئەگەرەکان دابنێن ئەگەر لە حاڵەتێکە ئەم حکومەتی عێراق ڕوخا ئەگەر لە حاڵەتێکە بڕیار لەسەر ئەوە بدرێ دەستکاری دەستور بکرێت ئەگەر لە حاڵەتێکە بیانەوێ ئەم کیانەی هەرێمی کوردستان نەمێنێ یعنی ئەمانە هەموو ئەگەرن ئەبێ دیراسە بکرێن و هەمومان یەکەڵوێز سپاس دەکەم مامۆستا دکتۆر دەمەوێت سەرنجی بەڕست بزانمە سەر ئەوەی کە بۆچی یەکڕێزی دروست نەبووە یاخود بڵێن گوتارێکی ئەو باش لەبارەی عێراقەوە کێشە ناوخۆیەکانی هەرێم بینی حیزبەکان کاریگەری لەسەرەوە هەیە بەداخەوە کاریگەری هەیە کە دەبایان نەیبوایە یعنی بخۆی ئێمە پرۆسەیەکی سیاسی ناوخۆی هەرێمی کوردستانمان هەیە کە دەنگدانی تێدا ڕوودەدا و بڵێن دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و ئەوانەمان هەیە وەکو دووپێکاتەکەی دیکەی سونە و شیعانین کە دەبێ ناکۆکیەکان و زۆران بازیەکانی خۆمان لە بەغدا ساخ بکەینەوە دەبێ ئێمە لە ناو هەرێمی کوردستانە چی جیاوازیمان هەیە بتوێنرێتەوە و نەگاتە حەمرین ئەو جیاوازیانە بە هیچ جۆرێک چونکە سونە و شیعە هیچ پرۆسەیەکی وەکو ئێمەیان نییە هەرێمێکیان نییە کە جیاوازیەکانیان تیا بتوێنەوە و هەرێمی کوردستان دەبێت سەبامی ئەمانی عێراق بێ و وەکو یەک کوتلە بچێتە پێشەوانێ لە ناو هاوکێشەکانی عێراقا وەکو ئەوە وای ئێستا عێراق کێشەکانی ناوخۆی بچێ لەگەڵ دەوڵەتێکە ئەگەر کۆنفیدرالیەک یا فیدراالێکی لەگەڵا هەبێت و باسی بکە لە کەنداوە یعنی ئەمە وەکو ئەوە وایە بۆچی دەبێت کێشەی ناوخۆی هەرێمی کوردستان تاسیر کاتە سەر بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا بۆچی دەبێ لەبەر ئەوەی من بەش و بەشکاری دەسەڵات و پارەم بەباشی بەرنەکەوت بێ لە ناو کوردستانە بچم لە بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان بە موزغوتات دروست بکەم بۆچی دەبێت لەبەرەوەی من ڕازی نیم لە جۆرە ئەدائێک لەبەرەوەی قازانجی خۆمی تێدانێ خۆ ڕازی بوونەکە بۆ چییە بۆ کێیە بۆ قازانجی حیزبەکە خۆیەتی ئەگەر لەبەرەوەی لەو حیزبە خۆی قازانجێکی وای لە خەیاڵا بووە ڕسمی کردووە و نەخشەی کردووە پێی نەگەیشتووە بۆچی من دەبێ بچم وەکو لە دەورەی پێشووی پەرلەمانی عێراقا بینیمان دەیانوت ناوی هەرێمی کوردستان بە پارێزگا بێنە موچەی هەرێمی کوردستان ببڕە لەشکرکێشی بخەرە سەر هەرێمی کوردستان ئەمەیە بەدبەختێکە ئەمە بەدبەختیە ئەمە بریتە
لە زغوتات دروستکردن بریتە لەوەی کە دۆزی کورد و کێشە گشتیەکەی کوردستان نەخوێندنەوە بریتە لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی زۆر لە کونی دەرزیەوە بینین. ئەوەیە مەسەلەکە کە نەدەبووە لەوێ ڕووبدا بە هیچ جۆرێک و شەرمە بەڕاستی لەو ڕووداوانەدا چونکە لەمەلا ڕووبدا لەبەرەوەی ئێستا عەسر عەسری پەیوەندیەکانە و زانیاری هەرزان و بە بەلاشیشە ئەوە کۆوە نییە حیزبولایەنێ خیانەت بکات لە ساڵەکانی پێشوو تاریکە سەڵاتە نەگا بە خەڵک پێی دەگا وەسەنگی بەحەکی ڕیشی حیزبەکانیش بەدەست دەرەوەیە لە مەولا دەتوانێت حکمی خۆی بدا و بینیشمان چەند حکمی قورسی زەحمەتی دا لەو هەنگڕابزانەی پێشووی کوردستانە. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەرەمەوە لای بەڕێز قسەی زیاتر دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر بگەرەمەوە لای بەڕێز سەبارەت بە مەسلەی دروستنەبوونی یەکریزیەکی تاوە لەباری عێراقەوە بۆ چوونێک پێی وایە کە بەڕێز دەڵی نابێ بۆ نمونە کاریگەری ناوخۆ لەسەر عێراقی، بەڵام بۆ چوونێک پێی وایە مەسەلەن تا گەندەڵی هەبێت تا مەسەلەن شەڕاکەت نەبێت لە نێوان لایەنەکان دادپەروەری نەبێت یەکریزی ناتوانرێت دروست بکرێ بۆ مامەڵەکردن لەگەڵ عێراق. یعنی مانای وایە ئەگەر تۆ دەوڵەتێک بێنیتەوە بەرچاوی خۆت
هەر دەوڵەتێک هەبێ بۆ نمونە دەوڵەتی تورکیا بێنەرە بەرچاوی خۆت کە مشکلەیەکی هەبێ لە ناو خۆیە دەچێت پلی ملی دەوڵەتێکی خارجی دەگرێت و دەێنێتە ناو هاوکێشەکەیەوە. شتێکی خارجی یا دەوڵەتێکی خارجی لە بەرژەوەندی ئێمە ئیشەکە یعنی لە بەرژەوەندی خۆی ئیشەکە و چ دەوڵەتێکی خارجی چوارتەڕەفی ئێمە هەیە کە 100 ساڵە ئێمە لەگەڵ یاناژیا بێتین چارەسەرسازی کێشەی ئێمە بوون. یعنی کەی عێراق یا ئەو وڵاتانی ناوچەکە چارەسەرسازی کێشەی ئێمە بوون هەتاوەکو ئێمە بچین ئەگەر کێشێکی ناوخۆی ماڵی خۆمان هەبێ بیبیناوێ. ئەمە یەک. دووەم کێشەکانی ناوماڵی خۆمان لەو حاڵەتە ئینسانیە ناس هەڵگرتنە سۆزداریەی مامۆستاش باسی کرد ئەبێ دەربچێ. یعنی ئەبێ ئێمە بەرژەوەندی باڵای عەرەبی کوردستان بزانین لەکوێدایە و دەبێت سیاسەتمەدار ئەو حاڵەتە سۆزداری و لەو ئاوازە نەخوێنێ. ئەگەر لەو ئاوازە دەخوێنێ ئەبێ ئەویش خۆ نازی بەرامبەرەکەی هەڵگرت بێت لەوە پێش. باسی کەرکووک دەکرێت ئەی 9 مانگ ئێمە لە فەرترەی مفاوەزات بووین 9 مانگ لە فەرترەی دانوستانی دوای چێکردنی ئەم کابینە وزاریایە بووین کە هەموو لایەگەمانزانی بخۆم و مامۆستا لە تەلەڤیزیۆنێکی دیکەوە بزان کورسات بوو پێکەوە باسی ئەوەمان دەکرد کەوا دوا کەوتووە ئەم حکوومەتە کەوا دانوستانەکان زۆری خیانوە سێ دانەجاری ڕێک یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ هەنجە دوای دەخست. ئەم جارە لە مانگی هەشتەوە وتیانە 2 ڕۆژی تر دێنەوە کاندیدەکانی خۆمانتان بۆ دێنین بۆ مدیر عام و بۆ بەڕێوەبەرەکانی دیکە وەکیل وەزیرەکان لە مانگی هەشتەوە ئەوە تا ئێستا هێشتا ناتوونەتەوە لە تەلەڤیزۆنەوە دەڵێن جێبەجێ نەکراوە ئیتیفاقیەتەکەمان. ئێستا شوێنی ئەو محکەمەدانان و بڵین بە تۆمەت بەشینەوەیە نییە وەختی ئەو تۆمەت بەشینەوەیە نییە. ئێستا ئێمە لە یەکگرتنێکی زۆرە ملەیی داین دەبێت زۆر بە ناچاری یەک بگرین و لە یاسای هەڵبژاردنەکەی ئەخیری بڵێن پارێزگاکانیشە ئەوەی سانتیگۆکە بووە بە 1.9 کە ئیلا ئەبێ قەواری گەورە ئەتوانێت دەستکەوتی هەبێت بەپێی هەموارکردنەوەکەی ئەخیری لە 27 حوزەیرانی ئەم ساڵا کە کرا یاسای هەڵبژاردنەکان بە ناچاریە ئەم یەگرتنی ناچاریە بۆ لە دەستنەدانی دەستکەوتەکانتە. کاتێک دەستکەوتی ئەبێ یەگرتن کاتێک یەگرتنی خۆڕسکی بێ ڕەزامەندی بێ کاتێک کە دنیا و شار ئارام بێ تۆ یەک بگری لەو کاتە دەستکەوت دەبێ. بەڵام لە یەگرتنی ناچاریە تەنیا بۆ ئەوەیە کە دەستکەوتەکانە لە کیز نەچێ و ئەو کاتێک کە یەگرتنی بڵێن ئارەزومەندانە بوو ئەو کاتە بوو کە مەترەحی یەکلیست دابەزیدمان دەکرد بۆ یەکلیستی مەترەحیەوەمان دەکرد لە 2010ەوە لە ئەم جارەشا دیسانەوە ئەمانوت با بە یەکلیست لە کەرکووک و ناوچە جێناکوکانە داخڵ بین نەدەهاتنە پێشەوە لە بەربەرژەوەندی تەسکی حیزبایەتی و دنیا بینین لە کونی دەرزیەوە. بۆیە ئێستا زیانەکە ئەگەر بەرێک لایەن ناکەوێت بەر هەموو لایەنەکان دەکەوێت بەر تاکی کوردستانی دەکەوێت. ئێستا ڕۆڵی کورد وەکو تاک دەبێ بێتە پێشەوە بەڕاستی ئەگەر حیزبەکەی تۆ یا حیزبێک لە بەرژەوەندی کوردستان و بەرژەوەندی باڵای نییە وەرە سەر زادە لێ قبول مەکە. بەڕاستی نابێت تاکی کوردستانیش ئەوە نەبێ ئیرادە و بێچنگ و نینۆک بێت لە ئاستی حیزبەکانیاندا کاتێککە بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان لێک نادەنەوە و مساوامە و مزایدە دەکەن لەسەر بەرژەوەندی هەرێمی کوردستان. تۆ مەجموعەیە بە حەل و دوکاندا بنێ ئەبێت تۆ مزایدات دروستە بێ لە بینیا کێ هەرزانتراتی بۆ لای ئەوەش دەرگای مساوامەکردنت لەسەرکاتەوە هەروەکو بابەتە سیاسیەکەش و بابەتە بازرگانیەکەش هەروایە. بۆچی دوو دەرگا بکەینەوە لە خۆمان کە مساوامە و مزایدە بکات خەڵک بەسەرمانە و دوژمنان لێەوە بێن و باشترین هەلبێ بۆ دەستکەوتی ئەوان و بە هەرزانترین شێوە ئەوەی دەستیان بکەوێت. سپاس دەکەم دکتۆر دواتەگرم و لای بەڕست مامۆستا تۆش بۆ چوندووە کە ئەم کێشە ناوخۆیان نابێت تێکەڵ بە کێشەی عێراق بکرێن و یعنی دەبێت بەرژەوەندی هەرێم مەسەرەن بکرێت سەروێ بەرژەوەندی خود نەخێر هەمویان وابەستن بەیەکەوە. وەڵاهی ئێمە لە بیدات و باسی ئەومان کرد کە ئەم کێشانە کاریگەری دەرونی هەیە لەسەر ئەندامانی حیزبەکان و هەروەها لەسەر قیادەی حیزبەکان. بەڵام منیش پێم وابێ ئەو کاریگەریە دەرونیە نابێت بێتە ڕێگر لە بەردەم ئەوەی کە ئێمە ئێستا گەڵاڵی هەڵوێستێکی داریکراو بکەین بەرامبەر بە ئۆگەرانی کە احتیمالە بێنە پێشە لە نەتیجەی هەر گۆڕانکاریە کە لە عێراقدا ڕوودەدات. یعنی ئێمە دەبێ هەمیشە وەکو کورد وەکو هەرێمی کوردستان بیرێکمان لەلای ئەوە بێت چۆن دەتوانین بەرامبەر بە هەر مەترسیەکە هەیە چ لە ناو عێراقە ئەو مەترسە دروست ببێت چ لە دەرەوەی عێراق و لە دەروی هەرێم ینی کە دروست ئەبێ ئێمە چۆن بتوانین بەرامبەر بە هەر یەکێک لەو ئەگەرانە و هەر یەکێک لەو احتیمال و خەتەرەتانە کە هەیە ڕابوەستینەوە.
من پێم وابێ باسکردن لە ئەو کێشانەی کە هەیە لە بینی حیزبەکانە و بەتایبەتی لە بینی یەکێتی و پارتی ڕاستە کاتی خۆی هەیە و هەروەها پێویستە لە کاتێکی دیاریکراوی ترە ئەم ناقەشانە بکرێت بەڵام ئەوەش بە معنای ئەوە نییە کە ئەو کێشانە یەکجاری بخرێنە ژێر لێوەوە یا بخرێنە ژێر پێوە ئیمال بکرێن و پێشێل بکرێن و حەلیان بۆ نەدۆزرێتەوە یعنی دەکرێت ئێمە لە کاتێکا کە ئامادەین بەرەنگاری عێراق ببینەوە عێراقێکی نەخوازراو هەتاکوسە عێراق هەتا ئەم دقی عێراق بۆ ئێمە باشە بەڵام ئەکرێ لە بەرەمبەر عێراقێکی نەخوازراو ڕابوەستینەوە بەڵام لە هەمان کاتیشە ئەوە هیچ ڕێگر نیە لە بەردەم ئەوەی کە ئەو کێشانەی هەن چارەسەر بکرێن یعنی لە هەمان کاتا دەکرێت ئێمە هەم ئەنجومەنێکمان هەبێ یان لیژنەیەکمان هەبێ کۆمیتەیەک هەبێ کۆمیتەیەک لەسەر ئاستی قیادی لە هەرێمی کوردستانە بۆ بڕیاردان لە شێوازی عیلاقاتی خۆمان لەگەڵ عێراقا و هەروەها شێوازی هەڵوێست وەرگرتنی خۆمان بەرامبەر بە هەڵوێستێک کە لە بەغداوە دروست دەبێت بەرامبەر بە هەرێمی کوردستان بۆچی زەرۆ کۆمیتە دروستکە ئێستا کێ نەخود ئێستا قۆڕکردنی بڕیار هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغداد ئەم کۆمیتەی کەم ئەڵێم بریتە نیە لە کۆمیتەیەکە لە هەرێمی کوردستانە قیادەی هەرێمی کوردستان بکە ئەمە دەکرێت ناوی بنین یەکڕیزی یا دروستکردنی نوێنەرایەتیەک بۆ یەکڕیزی هەموو حیزبە سیاسەکانی خەڵکی کوردستان و هەروەها یەک هەڵوێستی و یەک بڕیاری بەرامبەر بە هەر گۆڕانکاریەک کە دروست دەبێت لە مەنتیقەکەدا هەنەکەت بەرامبەر بە عێراق بەڵکو بەرامبەر بە هەر مەترسیەک کە بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست دەبێت لە مەنتیقەکە ئێمە پێویستمان بە ئەو یەکریزی هەیە بەڵام ئەمە ڕێگر نابێت لە بەردەمی ئەوەی ئێمە دووبارە حەلی کێشەکانی خۆمانیش بکەین یعنی دەکرێت بە بەردەوامی ئەمڕۆ لیژنەیەک دابنیشە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە هەمان کاتە بۆگرتن لە بەرامبەر عێراق زیاتر پرتەوازەبوونی هەرێم نییە بۆ نم لەگە ڕێکەوتنیەوان پارتی ویکێتی جێبەجێ نەکرێت بۆنەوەی کێچێتی پارتی تۆمەتبار دەکات پارتی شێتی تۆمەتبار دەکات دەزانێت چۆنە کە حەکیم ئەوەی کە یەکێتی دێڵێ عیلاقەدار بە یەکێتی و بە داخوازەکانی یەکێتی و ئەوەش کە پارتی ڕەدی دەکاتەوانێ دەکرێت دووبارە بە دانیشتن عیلاج بکرێت مەسەلەن دەکرێت دووبارە ئەو کێشانەی کە ئێستا میشتی باسی ئەوە دەکات دەڵێ غەدر لە یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە لە ناوحکومەتەکەدا لە ئەنجومەنی وەزیرانەوە غەدرێک بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لە ناو خودی ئەنجومەنی وەزیران کە من پێما بێ لەم فترەی تازە ئەخیر شتێک عیلاجێک کرا بۆ هەندێک لەو وردە کێشانەی هەبوون بەتایبەتی لە مەسەلەی پێدانی دەسەڵات بە حکومەتەکەی یەکێتی یا بە بەرداربووەکانی یەکێتی لە حکومەتە ئەوە یەکێک لە کێشەکان کە پارتی ئامادە نەبوو یان دەسەڵاتەکان دیاریکە چونکە ئەو دەبێت دەسەڵاتەکان دیاریکە بە و شێوازەی کە پێویستەوە بەپێی ئەجندا و پەیڕەوی ئەنجومەنی وەزیران ئەمە یەکێک بوو لە کێشەکان بەرەو حەلکردن چووە بەڵام لە هەمان کاتە وردە کێشەی تر هەیە مەسەلەن ئەو کێشانەی کە یەک هەڵوێستیمان تاکو ئێستا بەرامبەر بە شوێنە جێناکۆکەکان یا شوێنە کوردستانیەکان مەرجێ بۆ دانانی محافظ بێ مەرجێ بۆ دانانی قایمێک بێ بۆ دانانی ئەوە بێ یان یەک هەڵوێستیەک نییە لە ئەعلامەکانەوە ئەوتە کاکە دکتۆر ڕێبین مەسەن باسی ڕێی پارتی دەکات کە بە شێوازێک باسی دەکات کە هیچ نەماوەتەوە مەسەلەن پارتی هەموو شتێکی کردو بە باشە و هەرچی ئیشەکانی پارتی هەیە پۆزتیفە و مەجالێک نەماوەتەوە بۆ ئەوی کە پارتی گلەی لێ بکرێ بەڵام لە هەمان کاتە یەکێتی ڕێی بەعکسی ڕێیەکەی کاگڕێبینەوە دکتۆر ڕێبینەوە یعنی ئەمانە لە هەمان کاتە دووبارە کێشە دروست دەکەنەوە یعنی ئێمە کێشە ڕئیسیەکان لەسەر شوێنە کوردستانیەکان لەسەر ئەساسی دانانی محافظێک یاوەکو عەرزم کردی ئیداریەک لەو شوێنانە نییە بەتەنها بەڵێ ئەوانەشی تایە بەڵام لە هەمان کاتە هەڵوێستی کوردانە هەڵوێستی نیشتمان پەروەران خۆیەتی نیشتمانی کوردستان داوای هەڵوێستی نیشتمان پەروەرانە لە پارتی دەکات بەرامبەر بە کەرکووک بەرامبەر بە شنگال بەرامبەر بە خانەقین بەرامبەر بە مەخمور بەرامبەر بە هەر یەکێک لەو شوێنانەی تر کە تاکو ئێستا لە ژێر دەستی ئێمە دانین بە تەواوەتی لە ژێر دەستی هێزی پێشمەرگەی کوردستانە نییە یعنی ئەمانە کێشەن کێشەی گەورن و کێشەی بچووک نین ئەم کێشە بچووکانەی تر کاکە دکتۆر ئیشارەتی پێدا بۆی یەکێتی مرەشەحەکانی خۆی بۆ مدیر و مدیر عام و جێگر وەزیر و نازان بۆ ئەمانی تر دیاری نەکردوم پێما بێ ئەمانە بە کێشەی قورس حساب نین بە دانیشتنێکی بەستیت حەل دەبن بەڵام ڕەتکردنەوەی کاندیدەکانی و کێشەیەکی قورسە بڵێم ماسم کاندیدەکانی یەکێتی دەزانین چۆنە ڕەتکردنەوەی کاندید بەس تەنها بۆ دروستکردنی عەرقەلەیە کاکە
یعنی خۆ تۆ کاندید بۆچی ڕەفز دەکەین قابل ئەو کەسانی ئەو خەڵکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەرحیان دەکات و تەرشیحیان دەکات بۆ هەر یەکێک لە پلۆپۆستەکان چ لە شوێنە کوردستانەکان و چ لە ناو هەرێمی کوردستان ئەوانە چی بنە یعنی ئەو دەیەوێ پارتی دەیەوێ هیچ کادریەکی یەکێتی دەم هەڵنەهێنێتەوە بەرامبەر بە پارتی ئەکە کەوادری یەکێتی وا پەروەردە نەبووە کەوادری یەکێتی وا پەروەردە بووە ئێمە کاتی خۆی لە کۆبنەوەکانی بەڕێز مامجلاری چەند من کاتێک کە ڕابەر سیاسی بووم بۆ نمونە کادر بووم لە پێش ڕاپەڕینیش لە کۆبنەوەکانی بەڕێز مامجلاریشدا هەڵدەستیان ڕەخنەمان لە بەڕێز مامجلار دەکەین خۆی فێری کردوین کە ڕەخنە بگرین نەبە ڕەخنە لە بەڕێز مامجلار بگرین ئێستا نایە ڕەخنە لە پارتی و لە سەرکردەکانی پارتی بگرین بابا بەڵام ڕەخنەکانمان ڕەخنەی برایانەیە یعنی ڕەخنەیەکە بۆ دروستکردن سپاس دەکەم دکتۆر کاتمان زۆر کەم ماوە سەبارەت بە پێدووە لایەنە کوردیەکان لە کۆتاییە بڵێن دوای کۆبوونەوەی سێشەممە بتوانن ینی یەک هەڵوێستێک یاخود خوان ئامادە بکەن بۆ ئەگەرەکانی دوای مەسەلەن ئەگەر هەبێ بۆ لابرنی عادل عەبدولمادی و مەسەلەی دەستور و هەڵبژاردننی پێشوەختە والله یاخوا وابێ یعنی یاخوا ئەو دەرسانی کە ڕوویەوە بەسەربانە و بەسەر ئەو ڕووداوانی کە بە چاوی سەر بینیوبانە لەم فترەکەمەیە بوو بێ بە دەرسێک بۆ ئەو لایەنانە بزانن کە گوێڕایاڵی بۆ بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان حزب و لایەنەکان گچکە ناکاتەوە بەڵکو ئەڵقەلەگوێیی بێگانە گچکیان دەکاتەوە ئەڵقەلەگوێیی پاراستنی بەرژەوەندی ئەملا و ئەولای ئیقلیمی و ئەمانە حیزبەکان گچکە دەکاتەوە و پشکردنە بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان حیزبەکان گچکە دەکاتەوە نە گوێڕایاڵی بۆ هەندێک بابەتی گشتی کە هی هەرێمی کوردستان بێ و ئەو بابەتەی کە هەڵوێستی نیشتیمانی هەڵوێستی نەتەوەی و ئەوانە داوا دەکا و هەڵوێستانە لە 16 ئۆکتۆبەرا دەبووە بنوێنرایە لە زووترا دەبووە بنوێنرایە ئەو هەڵوێستانە ئێستا ئەوەی کە ئەو مزایداتانە دەکرێت پێویست ناکە وەختی ئەو مزایداتانە نییە یعنی وەختی نەوەختی ئەوەیە ئەو مزایداتانە بکرێ ئێستا و نەوەختی ئەوەیە کە لەسەر تەلەڤیزۆنەوە تۆ بۆ خۆت کاندید نەیابێ و لەسەر تەلەڤیزۆنەوە ڕای گشتی بوو ڕژێنیت و بڵێ وەڵا ئێتیفاقەتەکەمان جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکردنەکەش بریتی بێ لەوەی لە مانگی هەشتەوە بڵێ وەڵا خوا حافیز دوو ڕۆژی تر بۆمان تەجیلکەن و هەتا ئەم ڕۆژ خۆت دەچووبیت لیستەکەن تەقدیم نەکردوێ محافظی کەرکووکە دانراوە ئێمە وەزعی ئەمنی وەزعی ئیداری کەرکووکمان هەیە وتومانە وەزعی ئیداریەکەی وەزعی ئەمنیەکەی دەبێت چاک بکرێتەوە پارتی و توێتی وەزعی ئەمنی کەرکووک دەبێت چاک بکرێتەوە اینجا وەزعی ئیداریەکەی لەبەرەوەی وەزعی ئیداری چاک بکەیتەوە وەزعی ئەمنیەکەی ئاوا ئەسکەرتاری لەسەر بێ هیچ ناکا بە هیچ یعنی هیچ ناکاوە محافظێکە بێ کە دەبێت دەسەڵات و بێچگونینۆکە بێت و هیچی پێ ناکرێت ئێستا خۆجێگری محافظەکە یەکێتێ بۆچی هیچ ناکا لەوێ هیچ دەستی ڕوا هیچ بڕیارێکی پێیرێ هەمووی ڕاکانەکە نییە و پلانێکی واش دانراوە هەتا وەکو سەرژمێریەکەی عێراق کە هەموو یەکرێ لە مانگی دەیە بە عەرەبکردنی کەرکووک و ناوچەکان مەیسەرە بێ لەبەرەوەی لە دەیەکی چوارە هەڵبژاردننی ئەنجومەنەکەیە ئەوە تەواو لە مانگی چوارەوە تا مانگی شەشیش یەک نەقد یەک ڕەخنە بگیرێ لەلایەن تورکمان و عەرەبەوە سەبارەت بە نەتیجەکانی هەڵبژاردن بەلایەنی کەمەوە 6 مانگی دەوێت بۆ تەزدیقکردن هەڵبژاردنەکەی پێشووی عێراق 6 مانگی ویستاوەکو تەزدیقکرا بۆیە بە شێوەیەکی زۆر وازەح دیارە کە بە عەرەبکردنی ئەو ناوچانە بەردەوام دەبێت هەتاوەکو سەرژمێریەکەش دەکرێت کە سەرژمێریەکەش کرا بە ڕقەب و داتا و ڕسمی دەسەلمێنرێکە لە دەستمان چۆی سپاس دەکەم مامۆستا زۆر بە کورتی سەبارەتەوەی کە پێ دوایان خۆپشاندنە کاریگەریەوە شەن دەبێت کە چاکسازیش لە هەرێم بکرێت وڵای من پێم وابێ ئەو کێشەیەکی گەورەیە لە هەرێم مەسەلەی چاکسازی لە هەرێمی کوردستاندا هێشتا هاوڵاتی خەڵکی کوردستان نەگەچۆتە ئەو قەنەعەتی کە مزاهرەیەک کە مەسەرەن بۆ نمونە هەدەفەکەی ڕوخان یا دەستکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەڵکو هەر لەو چوارچێوەدا ئێمەمانان وەکو کەوادری علمی و کەوادری ئەکادیمی ئەوانەی کە پسپۆڕ هەرێکە و لە بوارێکدا هەر کەسە لە بوارەکەی خۆیدا چەند داتا و زانیاری کۆبکاتەوە لەسەر ئەو کەم و کوڕانی کە لە هەرێمی کوردستاندا هەن و محاولی ئەوە بکەین بە تەفاهم و لە یەکتری تێگەیشتن لەگەڵ ئەکادیمیەکان حکومەتی هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری ئەو کێشانە بکە ئەجینا مەسەلەی مزاهرات و بتەنێتەوە بۆ هەرێمی کوردستان من پێم وابێ ئەوە تەنها خەیاڵێکە و بۆچی خەیاڵ لە کاتێکە مەسەلەن بێکاری هەیە کەمی خزمەتگوزاری هەیە گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستانە خەڵک ئەوەندە ئازاری بینی کە ئازاری ژێردەستەیی ئازاری ماڵوێرانی ئازاری تیاچوون ینی ئەوەندەی کە مزاهراتی دووبارە تاقیکرایەوە لە هەرێمی کوردستاندا خۆ دەزانی بە تایبەتی لە سلێمانی مزاهرات تاقیکرایەوە هیچ نەتیجەیەکی وان نەبوو لەوە زیاتر کە هەندێک خانوو هەندێک مەبانی حکومیان ڕوخاند و هەندێک شوێنی حیزبیان ڕوخاند و سوتاند
و خەڵکیشی تیا زەرمەند بوو ئەجینا هیچ کاریگەریەکی تری نەبوو ناشی بێ بەڵام پەیوەندی بەدە سەڵاتدارانەوەی دەڵێن کە گوێ لە خەڵک نایرن سوپاس دەکەم بەڵام ئەوەی گرنگە لە هەرێمی کوردستانە ئێمە هەمومان کار لەسەر ئەوە بکەین کە ئەم حکومەتە بەرەو باشتر و باشتر بێت و فعلا ڕەخنەشمان لێ سپاس بۆ بەڕێزان بێستون ساوراوی مامۆستای زانکۆ لە ستودیۆی سەرکی هێروا دکتۆر ڕێبین سەلام مامۆستای زانکۆ لە هەولێرەوە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ